بەهۆی بوونی زۆری ئیرهابەوە کە هاتۆتە ناو وڵاتەکەمانەوە مەجبورین ئێمەش تاکتیکی شەڕمان بگۆڕین بۆ شەڕی ئیرهاب کە شەڕی ئیرهابیش ئەبێ شەڕی گروپ بێت نەک شەڕی جەماعی شەڕی گروپ بێ بۆ پاکردنەوەی ئەو شوێنانەی ئیرهابتیایە خۆی حەشارەیە و وتیایە مەوجودە و گرنگی ئەم جۆرە مەشقانە ئەوەیە کە بتوانین چۆن خەڵکە مەدەنیەکانمان بپارێزین لە شەڕی ئیرهاب پێشمەرگانە کە ئەم جۆرە مەشقە وەرئەگرن لە دوای ئەوە بە چەند مەراحلێک کۆتایی بەم مەشقە ئەهێنن لە پێشە شەڕی ئاسایشی ناوچەفراوانەکەن دوایی مەرحەلەی دووەم شەڕی ئاسایشی ناوچەفراوانی پێشکەوتووەکەن و ئەتوانن ئەم جۆرە شەڕانە ئیدامی پێبن لە ناو لیوە فەوجەکانە بۆی هەچ ئەگەری ڕوبەڕووبوونەوەیەک بێت بتوان ئەمان بەرەنگاری بکەن.